چەندە بە هەڵەدا چوون ئەو کەسانەی کە تۆیان کوشت. وانزانی تۆی کوردی لەم وڵاتە دەبڕێتەوە. نەیانزانی لە بن هەموو دار و بەردی ئەم وڵاتە لەناو ماڵ و هەزر و بیری هەر تاکێکی نیشتمانم قاسم لوویەک دەڕوێتەوە. زۆر هەڵەبوون ئەو کەسانەی دەستیان بە خوێنی تۆ سوور کرد. هەر ئەو ڕۆژە ڕێک ئەو کاتە کۆمارە قێزەونەکەیان لە نێو دڵی هەموو تاکێکی ئاشتی خواز ڕەش و برش و بۆ گەنیو کرد. ئاخر نەیانزانی تۆ چی. ئەوان دژی ئاشتەوایی و پێکەوە ژیان و سەربەستین. ئەوان تاریک پەرستانن، دژی کورد و کوردستانن، ئاشقی سێدارە و خەنکانن. گەرزانی بەیان بە مردنی تاکێکی ئەو نیشتمانە هەزاری کە دێنە دنیا و ڕێبازەکەت قیبلەیەنە. گەرزانی بەیان بە خوێنت ڕیشەی خود دەخێزەوی هەتا ئەو کاتی دەمردن ملیان بۆ دەکردی نەوی. نەیانزانی بوو کە تۆ چی، نەیانزانی هەزر و بیر و بۆچوونەکەت لەو خاکەدا ڕەگدا دەکوتێ. دەماری گرژیان دەپسێنێ، عەبای بەریاندا دەماڵێ، دیوی پیسی بۆگەنی و مێزەری شەشقەدی سەریان دەبێتە پەتکی خەنکانیان لەبەر یەکیان هەڵدەپسێنێ.